بە دوواداچوون بوو بۆ ئەو گلەیانەی کە هاوڵاتیان لەم بە ئاردی بایعیەکە دەیکەن. مەوە دووەمین جارمانە سەردانی ئاشەکان دەکەین لەو ماوەیەدا. ئەمڕۆ سەردانی چەند ئاشێکمان کردووە برادرانیشمان لە هەردوو شاری سلێمانی و دهۆک ڕاست پاردووە کە ئەوانیش بە هەمان شێوەی ئێمە سەردانی ئاشەکان بکەن و بە دوواداچوون بکەن بۆ ئەو ئاردەی کە دەدرێت. ئەمڕۆ ئەو ئاشانەمان بەسەر کردەوە لە نەتیجەی ئەوەی کە ئاردەکەمان دیتووە لە هەردوو شوێنیش نمونەیان لێ دروست کرد، نمونەی گەن ئاردەکەیان کردنان. ئەو حسەی ئێستا پێمان وایە باشە بە کەلکی ئەوە دێ بکرێتە نان. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم کە ئەو بەشە ئاردەی خۆیان وەرگرن و ئاردێکە بە کەلک ئەوە دێ بکرێتە نان. ئێمە لێژنەکانی چاودێری بازرگانیمان بە بەردەوام سەردانی هەموو ئەو شوێنانە دەکەن کە مۆڵ و مارکێت و فرۆشگاکان دەکەین. هەر کەسێک ئیستیغلالی ئەو بارودۆخەی کردبێ ئیجراعاتی لەگەر کراوە چەندین هەزار لە هەر چوار شارەکە نزیکی 5,000 سەردان کراوە و سزای خەڵکیش دراوە، سزای شوێنەکانیش دراوە.